دووبارە سڵاوتان لێبێ دیارە ئەمڕۆ لە دەبەری باڵەکایەتی بە دیاریکراویش لە ناحیەی گەڵاڵا یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان بەڕێوە ئەچی لێرە خەڵکێکی زۆر لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان هاتووە تا گەڵاڵەی دەبەری باڵەکایەتی بۆ بەشداریکردن لەم یادە. بەڕێز بلند ئیسماعیل بەرپرسی لە قیدوی پارتی دیموکراتی کوردستان سڵاوت لێبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم پەیامی ئێوە لەم یادە پڕشکۆیە چییە؟ لە یادی شۆڕشی گوڵان درود دەنێرین بۆ جانی پاچی بارزانی نەمر و کاکەدری سوتێکرا شەیدانی کوردستان بە تاکید ئەمڕۆ یەک لە ڕۆژە هەرە مێژوویەکان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بوو کە پارتی پاش معامەرەی جەزائیر و پاش نەکسەی ساڵی 75 زۆر بەهێزتر زارێشتر توانی هەستیتەوە بە تاکید سەر ڕای ئەوەی فشار زۆر بوو ئاستەنگ زۆر بوو چاودێری ساواک لەسەر سەرکردایەتی پارتی بە تایبەتی لەسەر جەنابی سەرۆک مەسعود بارزانی و کاک ئیدریسی ڕەحمەتی یەکجار زۆر بوو بەڵام ئیرادەی ئەوان ئیرادەی سەرکردایەتی شۆڕش و ئیرادەی سەرکردایەتی بارزانی بۆ دەستپێکردنەوەی شۆڕش و درێژەدان بە شۆڕشی مەزنی ئەیلول وای کردکە بە ماوەیەکی یەکجار کەم هەم ڕێخستنەکان ڕێک بخرێنەوە هەم ئاوارەکان لە شوێنیان بۆ بکرێتەوە هەمیش مەفارزی پێشمەرگە لە هەموو شوێنەکان لە منتیقەی هەورامان لە منتیقەی قەڵاتزا لێرە لە باڵەکایەتی لە منتیقەی بادینان داخلی کوردستان ببنەوە یەکەم یعنی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بوو کە یەکەم فیشەکی پاش نەکسەی ئەیلول پارتی دیموکراتی کوردستان تەقاندی یەکەم شەهیدیش ئێمەداومانە و یەکەم مەفارزیش کە داخلی مۆفرەزەی پارتی دیموکراتی کوردستان بوو. کاک بلند بەدەر لەم یادە بە دەرفەت ێزان پرسیاریەوە تاراستە بکەن لەبارەی هەڵبژاردن بە خۆتەزانی سەرۆکایەتی هەرێم بڕیاریەوەدا کە لە 18 ئەم ساڵ هەڵبژاردن بکرێت لەم ڕۆژانەش لە پەرلەمانی کوردستان بابەتێک ڕوویدا دەمێ پەیامی ئێوە وەکو سەرکردایەتی پارتی ئێمە پێمان وایە هەڵبژاردن مافێکی خەڵکە هەڵبژاردن هیچ حیزبێکی سیاسی بۆی یەکۆس بخاتە بەر ئەوەی کە خەڵک ممارەسەی مافی خۆی بکە بۆ ئەوەی جارێشتر لە پاش 4 ساڵ لە ئەوەی کە پێشتر متمانەی بە حیزبێکدا ئەم جارە حەقی خەڵکە جارێشتر متمانە بە ئەو جیهەتە بدا کە دەوێتەوە بۆیە کاری حزبی سیاسی نییە کۆسب بۆ ئەمە دروستکە حزبی سیاسی ئەگەر وەزعی خۆی باش نبینێ دەکرێت مشارەکە نەکا بەڵام ناکرێت بەربەستە بەردەمی ئەو پرۆسە دابدرێ بۆ ئێمە پارتی پێمان وایە ئەم ساڵ دەی بکرێەوە ساڵی پاریش کە ماوەکەی درێژکا ئێمە لەگەڵنەوەی بەڕاستی لە ناچاری بوو چونکە بەڕاستی بۆ اعتباری هەرێم بۆ پشتیوانی زیاتری دەوڵەتانی هاوپەیمان بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ و هیچ تەبریریش نییە بۆ دواخستنی چونکە ئێستا ئامادە کاری کرایە هەموو شتێک حازرەت و کۆمیسیۆن کارا کراوە تۆ دەمینێ ئەگەر پێویست بیا ساکەش هەموار بکرێتەوە ئەوەی لە پارلەمانیش ڕوویدا پێم وایە فێربین لەوەی کە مەرج نییە لە ناو مؤسسەیەک لە ناو مؤسسەیەک تەشریعی گرفتێک ڕوودەدا بیگوازینەوە بۆ ناو ئەحزابی سیاسی لە پەرلەمان با لە پەرلەمان چارە بکرێت لە حکوومەت چێشە هەیە با لە حکوومەت لەو شوێنە چارە بکرێ ئەمە وای لێنێ لە هەر شوێنی خلافێکە و بگوازرێتەوە بۆ ناو مەکتەبی سیاسی پارتی وێچێتی کۆسب لە نێوان ئێمە دروست بکرێ پێم وایە ئیرادەیەکی بەهێز هەیە و دەبی هەڵبژاردن بکرێ و هیوادارین هەموو لایەنەکانیش بەو چاوە تەماشای گرنگی هەڵبژاردن بکەن. سپاس بۆ بلند ئیسماعیل بەرپرسی لە قیدوی پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا لە هاتۆتە گەڵاڵە بەشداری دەکات لە یادی 47 ساڵەی شۆڕەشی هەڵگیرسانی گوڵانی پێشکەوتن خواست کە ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی لێرە ئەم یادە بەڕێوە ئەچێت. کرمانجێزاد کەمێک پێش ئێستا قسەی بۆ زاری کرمانجی کرد لەسەر ئامادەکاریەکانی ئەم یادە باسی لەوە کرد تەواوی ئامادەکاریەکان کراوە لێرە شوێنی 5,000 کەس بە تەنیا لە کورسی دیاری کراوە 5,000 کورسی لێرە دانراوە یاخود دابین کراوە و چاوەڕوانی کرد کە خەڵکێکی زۆر هەم لە باڵەکایەتی هەمیش لە شار و شارستانی تری هەرێمی کوردستان ڕووبکەنە گەڵاڵە بۆ یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان. کەمێک پێش ئێستاش بلند ئیسماعیل بەرپرسی لە قیدوو ئەندامی کۆمیتەی نێوانی پارتی دیموکراتی کوردستان هەم لەبارەی شۆڕەشی پێشکەوتنخوازی گوڵان هەمیش لەبارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە لە 18 ئەم ساڵ هەڵبژاردن بکرێت ئەو باسی لەوە کرد کە کۆمیسیۆن کاراکراتەوە و هەر لایەنێکیش کە ناوێرێت بەشداری لە هەڵبژاردن بکات بەم زۆرە باسی کرد ئەتوانێت مشارەکە نەکات لە هەڵبژاردن. دیمەنی ئێستای ڕاستەوخۆی ناحیەی گەڵاڵێ لە دەڤەری باڵەکایەتی کە لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی ئەمڕۆ یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان بەڕێوە دەچێت.
بەڵێ بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 3 لێرە ئاهەنگێکی جەماوەری بەڕێوە بچێت بە بەشداری سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. ئاهەنگەکە لێرە بەڕێوە دەچێت و دوای پێشکەشکردنی چەند وتارێک لێرە ئاهەنگێکی جەماوەری بەڕێوە دەچێت. خەڵکێکی زۆر ئێستا وردەوردەوە دێت لێرە لەلایەن لیژنەی ئامادەکاریەوە پێشوازیان لێ دەکرێت و لە کاتژمێر 3 بە تەواوی مەراسیمەکە لە ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتی دەست پێ دەکات. وەک هەماژەم پێکرد لێرە تەمەنە جیاوازیەکان لێرە ئەبینرێن لە شار شارستان هاتوون لێرە بۆ بەشداریکردن لە یادی 47 ساڵەی هەڵگیرسانی شۆڕەشی پێشکەوتوخوازی گوڵان کە لە 76 ئەم شۆڕەشە بەڕابەرایەتی بارزانی نەمر هەڵگیرساو و ئێستاش بەرهەمی ئەم شۆڕەشانە کە قوارەی هەرێمی کوردستانە و خاوەن حکوومەت و پەرلەمانی خۆیەتی. دیمەنی ڕاستەوخۆی ئێستای ناحیەی گەڵاڵەیە کە ژمارەیەکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان وردە وردە دێن لێرە لیژنەیەک ئامادە کراوە بۆ پێشوازیکردن لە خەڵک. هاوکاری کامێڕەمانم دیمەنی زیاترتان بۆ گوازێتەوە کە ئێستا لە ناحیەی گەڵاڵە بڕیارە کاتژمێر 3 ئەم ئاهەنگە بەڕێوە بچێت. دانیشتوانی گەڵاڵە خانووی ماڵەکانیان بە وێنەی سەرۆک بارزانی ڕازاندوێتەوە. ئەوان باس لەوە دەکەن کە پەیوەندی سەرۆک بارزانی لەگەڵ خەڵکی باڵەکایەتی پەیوەندیەکی ڕۆحی و کەونارە، هەر بۆیەش ئەوان هەم لەگەڵ بارزان هەمیش لەگەڵ بنەماڵی بارزانی دوانەی لێکدانە بڕاون. ئەمە قسەی چین و توێژەکانی باڵەکایەتیە کە ئەمڕۆ لە گەڵاڵە قسەیان بۆ زاری کرمانجی کرد. وەک ئاماژەم پێکرد خەڵک وردە وردە دێت بۆ ئەوەی کاتژمێر 3 بەشداری لەم مەراسیمە بکات کە لە ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتی یادەکە بەڕێوەچێ. بلند ئیسماعیل قسەی بۆ زاری کرمانجی کرد چەند خولەکێک پێش ئێستا لەبارەی پرسی هەڵبژاردن لەبارەی مەزنی شۆڕەشی گوڵان لێرە. ئەو باسی لەوە کرد کە پارتی هەمیشە لەگەڵ هەڵبژاردن بووە، هەر بۆیەش ناکرێت لەوە زیاتر هەڵبژاردن دوا بکەوێت چونکە مافێکی ڕەوای خەڵکە وەک خۆی گوتی کە دەبێت 11 هەڵبژاردن بکرێت و پارتی لەگەڵ هەڵبژاردندایە. دایجان سلاوت لێبێ. سلاوت لێبێت بەخێر بێ. لەکوێوە هاتووی؟ لە چۆمانێ. چۆمانێ؟ بەلێ. بەخێر بێ. خێراندار من دەستومات چەکەم. ئەمڕۆ یادی شۆڕەشی گوڵانە. لێن پیرۆزبی. دەتەوێت چ بڵێ؟ هەستت چۆنە؟ لێن پیرۆزبی، لێن پیرۆزبی، لە هەموو حالەمێ پیرۆزبی خوایە. یاخۆ بەخێر بێ. خێرانداروی دەستومات چەکەم. ئەمەش یەکێکی تر بوو لەو ئافرەتە بەتەمەنانە کە بە دووشە گوتی پیرۆز بێلێمان. پیرۆز بێلێمان یادی شۆڕەشی گوڵانی پێشکەوتن خواست. دیمەنی ئێستای ناحیەی گەڵاڵەی دەڤەری باڵەکایەتیە چین و توێژەکان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان هاتوون بۆ بەشداریکردن لە یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان. لێرە تەواوی ئامادەکاریەکان کراون بڕیارە کاتژمێر 3 مەراسیمەکە بە فەرمی دەست پێ بکات و دوای پێشکەشکردنی چەند وتارێک
لێرە ئاهەنگێکی جەماوەریش بە بەشداری چەند هونەرمەندێک لەوانە ماهیر ڕواندزی لۆکە زاهیر ئاواتبۆکانی ئەو ناوانەی کە هەن لە بەرنامەی کاری ئەمڕۆ کە لێرە لە باڵەکایەتی بە دیاریکراش لە ناحەی گەڵالە بەڕێوە ئەچێت دیمەنی زیاترتان بۆ ئەگوازینەوە هاوکاری کامێڕەمانم هەندێک دیمەنی ترتان بۆ گوازێتەوە کە لێرە چین و توێژەکان بە دەنگ و ڕەنگە جیاوازەکان ئەمڕۆ هاتون بۆ بەشداریکردن لە یادی 47 ساڵە و تەمەنی جیاوازی تێدایە ئافرەت پیایی بە تەمەن گەنج لاو منداڵ لێرە هەمویان هاتون بۆ ئەوەی بەشداری بکەن لە یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان. ئەمڕۆ 47 ساڵ تێپەر دەبێت بەسەر شۆڕەشی گوڵانی پێشکەوتنخواست مامەجیان سڵاوت لێبێت لە باڵەکایەت یاتویان لە شارێکی لە قەسر هاتوومە قوربان بەڵێ پێیامت چۆنە هەست چۆنە ئەمڕۆ کە بەشداری ئەم یادە پڕشکۆیەکەی ئەوڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە ڕۆژێکی بە نسبەتی باڵەکایەتی ڕۆژێکی دێرینە زمانی کە سەرۆک بازارێمان لێرە بووینە منتیقی باڵەکایەتی و شۆڕشی ئەیلول شۆڕشی گوڵان هەروە هەمویان منتیقەی باڵەکایەتی دەستیان پێ کردووە و ئێمە زۆر خۆشحاڵین بە هاتنی سەرۆک بازاریش بۆ ئێرە ئینشاءالله خێر و بەرەکەتە ئینشاءالله هەموو پەیامێکی سەرۆک بازانی دەگەێنین ئینشاءالله بە خەرچی منتیقەی باڵەکایەتی و زۆر بەخێرێن وەکو ئافرەتێک ئەمڕۆ پەیامت چۆنە دەتەوێت چی بڵێ ڕاستەوخۆ لەگەڵتین دوو قسەمان بۆ بکە بەخۆم قسە ناکەم پیرۆزبایی ناکەیت دەست خۆش مەمنون سەرکەوتووە بەش یەکێک لەو ئافرەتانە بوو کە نەوێت قسە بکە دیمەنی ئێستای گەڵاڵەیە خەڵک وردە وردە دێ بۆ بەشداریکردن لەم یادا چین و توێژە جیاوازەکان لە شارەکانی هەرێمی کوردستان دێن بۆ باڵەکایەتی یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان پیرۆز دەکەن دیمەنی زیاترتان بۆ ئەگوازینەوە کە بە ئەمڕۆ لە یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان چین و توێژەکان لە زۆربەی شارۆچکانی هەرێمی کوردستان هاتوونەتە دەڤەری باڵەکایەتی بۆ ئەوەی لە نزیکەوە پەیامی پیرۆزبایی خۆیان بگێنن زاری کرمانجی لە کاتژمێرەکانی داهاتوو مەراسیمەکەتان بە شێوەی ڕاستەوخۆ بۆ گوازێتەوە بۆ چاوتان لەسەر زاری کرمانجی بێت هەوڵە دەین هەم قسەی خەڵک هەمیش ئەو بەرپرسانەیە کە ئەمڕۆ دێن بۆ بەشداریکردن لە مەراسیمە پەیامی ئەوانیش بگوازینەوە هەندێک پرسیاری هەم لەبارەی ئەم شۆڕەشە و هەمیش لەبارەی دۆخی هەرێمی کوردستان و ڕەوشی سیاسی پەیوەندی نێوان حزب و لانە سیاسیەکان لە چ ئاستێکدایە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان کە لە ساڵی 1946 دامەزراوە بە کۆنترین حزب دائەندرێت بۆیەش پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ ئەو حزب و لانانە هەیە لە هەرێمی کوردستان کە لێرە خاوەن کاری سیاسی خۆیانن کار دەکەن لە هەرێمی کوردستان بۆیە هەوڵە دەم پەیامی زیاتری خەڵکتان و هەم بەرپرسانشتان بۆ بگوازمەوە کە ئەمڕۆ لە دەڤەری باڵەکایەتی کاتژمێر 3 مەراسیمەکە بەڕێوە دەچێت. Kaşmana baş.
بەڵێ وە کاشکرایە لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی ئەمڕۆ یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان لێرە دەکرێتەوە. خەڵکێکی زۆر لە شار و شارستانی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر لە شار و شارستانی هەرێمی کوردستان ئەمڕۆ هاتوون بۆ بەشداریکردن لە یادی 47 ساڵی شۆڕەشی گوڵان. وەک ئاماژەم پێکرد میوانان لەسەر ئاستی باڵا پەرلەمان حکوومەت و هەمیش حزب لێرە ئەمڕۆ بەشداریەکەن لە یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵان لە ناحیەی گەڵاڵا بە دیاریکراوی یادەکە بەڕێوەچێت. لەم ڕۆژانەش جان خان سڵاوت لێبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆت لێ دەرم پەیامی ئێوە لە یادی 47 ساڵی شۆڕەشی گوڵان و هەمیش دواتر هەندێک پرسیار. پیرۆزبایی 47 ساڵ دامەزراندنی شۆڕشی گوڵان دەکەم. ئەو شۆڕشەی تەواوکەری شۆڕشی ئەیلول بوو بە قارەمانێتی بارزانی و پێشمەرگە قارەمەکان کە ئێستا ئێمە ئازایەتی پێشمەرگە قارەمانەکانە کە ئێستا ئێمە لە وەزعێکی وا باشن. جان خان بابەتێک لەم ڕۆژانە لە پەرلەمان ڕوویدا بابەتی پرسی کارەکردنەوەی کۆمیسیۆن وەکو پارتی کۆمیسیۆن ئێستا کارا بۆتەوە بەڵام مێشێتی ڕازی نییە دەمەوێت ڕێی ئێوە وەکو ئەندامێکی پەرلەمان وەرگن. ئێمە وەکو پارتی و دوای دەستپێشخەریەکەی جەنابی سەرۆک بارزانی ئەرکی ئێمە قورستر بوو بەوەی ئەو دەستپێشخەریەی جەنابیان بپارێزین و هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. ئێمە بە ئەرکی یاسای خۆمان هەستان کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە لەو ماوەیە زیاتر نابێت درەنگتر بڕوات بۆیە ئێمە بەدەنگی 58 پەرلەمانتار کۆمیسیۆنمان کارا کردەوە و ئێستا بە یاسایی ناسێنرا و لە هەموو ڕوویەکەوە قانونیە و هیچ بربەستێکی یاسایی لەبەردەم نەماوە. ئیتر ئەوەی ناڕازیشە بەڵام دەبێت ئەو پرۆسەیە وەکو خۆی بڕوات هەم خەڵک داوای هەڵبژاردنمان لێ دەکات هەم وڵاتانی دەرەوەش داوای هەڵبژاردنمان لێ دەکات. دەبێت ئەو سیما جوانەی دیموکراسیەت ئێمە بپارێزین و هەڵبژاردن لەو وادەی کە دەستنیشان کراوە تاخیرتر نەبێت. دەست خۆش بۆ ئێوەش. جوان ڕۆژبیانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بوو هەم پەیامی خۆی وەکو ئەندامێکی پەرلەمان لە یادی 47 ساڵی شۆڕەشی گوڵان خستە ڕوو و هەمیش باسی لەو بابەتە کرد کە چەند ڕۆژێک لە پەرلەمانی کوردستان ڕوویدا کە بە کۆی دەنگ بابەتی پرسی کۆمیسیۆن کارا کرایەوە ئەو گوتی بە کۆی دەنگی 58 پەرلەمانتار کۆمیسیۆن کارا کراوەتەوە و گوتیشی کە هەڵبژاردن لە وادەی دیاری کراوی خۆی لە 11 ئەم ساڵ بڕیارە بەڕێوە بچێت کە سەرۆکاتی هەرێمی کوردستان بڕیار لێداوە و لەبارەی ئەوەی کە ئەمڕۆ چێ دێت بۆ باڵەکایەتی کرمانجی عێزەت باسی لەوە کرد چاڕوانی سەرکردایەتی پارتین کە ئەمڕۆ بێن بۆ باڵەکایەتی لێرە بەشداری بکەن لەگەڵ هەم خەڵکی باڵەکایەتی هەمیش خەڵکی تر کە بڕیارە لە کاژمێر سێ لێرە لەسەر ئەم ستەیجە دوو تاری گرنگ پێشکەش بکرێن و پاش ئەوە ئاهەنگێکی جەماوەری لێرە بەڕێوە دەچێت.
بەڵێ دیمەنی ئێستای ناحی گەڵاڵەیە کاشمێر سێت چاوتان لە سەرزانی کرمانجی بێت بۆ ئەوەی دیمەنی تەواوی مەراسیمەکەتان بۆ بگوازینەوە کە لێرە ئەمڕۆ یادی 47 ساڵەی شۆڕەشی گوڵانی پێشکەوتن خواست لێرە لەسەر ڕاستپاردەی سەرۆک بارزانی دەکرێتەوە.